بەڕێزان ئێمە لە لیژنەی دارایی و ئابووری پەرلەمانی کوردستان دوای چەندین کۆبوونەوە وەکو ئەرکی پیشەیی خۆمان کە بریتیە لە چاودێریکردن بڕیارمان داوە کە سەردانی خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان بکەین وەکو لیژنەی دارایی وەکو ئەرکێکی پیشەیی خۆمان هەوڵ بدەین بەوردی بەرچاوڕوونیمان هەبێ لە ڕەوشی چۆنێتی بەڕێوەچوونی ئیشوکارە ئیداری و کاژێرەکان لە تەواوی خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان وەک خۆتان نەزانن لە ڕابردووە لیژنەکەمان راپۆرتێکی وردی ئامادە کردبوو کە وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هاتنە پەرلەمانی کوردستان راپۆرتەکەمان پێشکەش کرد لە نێویانە چەندین تێبینی و سەرنج ئامادە کرابوو هەروە چەندین ڕاستپاردا ئامادە کرابوو کە حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر بکە بۆ ئەم مەبەستە ئێمە لە سبەینەوە بڕیارمانداوە سەردانی یەکە بە یەکەی خاڵە سنووریەکان بکەین وردەکاری بکەین لە چاودێریکردنی سنوورەکان و هەروە پاشان راپۆرتێکی ورد ئامادە بکەین لەسەر چۆنێتی بەڕێوەچوونی و هەروەها ئەو سەرنج و تێبینیانەی کە لامان دروست دەبێت هەم بیدێنە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و هەم حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو پێشنیارانەی بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و کەم و کوڕیانەی کە هەیە یان ئەوەی کە لە ڕابردووە ئێمە بەردەوام و تومانە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە چاکسازی بکات لە سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان ئەو سەردانانەمان بریتیە بێت لە چوارچێوەیەوەی کە ئەو داواکاری کە کردومان لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چاکسازی و هەنگاونان بەرەو چاکسازی ئێوە هەموو لایەکتان نەزانن کە لە ڕابردووە پەرلەمانی کوردستان قانونێکی کە قانونی ژمارە 2 ساڵی 2020 بووە بۆ چاکسازی لە هەرێمی کوردستان دەرکردووە کە بریتی بووە لە چاکسازی لە خەرج لە هەرێمی کوردستان ئەمەش هەنگاو هەڵگرتنێکە کە حکوومەتی هەرێمی کوردستان چەندین بڕیاری داوە بۆی بتوانێت لە سەرچاوەکانی داهاتیش چاکسازی بکە بۆ مەبەستە ئێمە سەردانی خاڵە سنووریەکان لە سبەینەوە دەست پێەکەین و لە هەموو ئەو سەردانانەمان ڕاگەیانەکان و ڕای گشتی لی ئاگادارەکەینەوە زۆر سوپاس بەخێر بەن سەرچاومان ئێمە لیژنەی دارایی سەردانەکەین لیژنەکەمان هەموو ئەگەر بۆ هەر شوێنێکیش چەند برادێکمان چوون و نەرایەتی هەموو هەواڵانی تری لیژنەکەمانەکەین نا بەتەچیت ئێمە راپۆرتەکەی خۆمان یان با بڵێن سەرنج تێبینیەکانی خۆمان ئامادەکەین دوایی بە پێی ڕێکارە پەیڕەویەکان راپۆرتەکەی خۆمان دەدەینە سەرۆکاتی پەرلەمان و ئەو کاتە حکوومەتیشی لێ ئاگادارەکرێتەوە پێویست کات کۆبوونەوەی بۆ ئەنجامە دەین و حکوومەتیشی بانگەکەین بۆ کۆبوونەوەکان طبعا قانونی چاکسازی لەیەکی تەمووزەوە کەوتۆتە بواری جێبەجێکردن لەیەکی حوتەوە ئێمە کاتی خۆی اتفاقمان لەگەڵ حکوومەت کردووە کە حکوومەت بڕیارەوەی دابوو کە دوای 3 مانگ هەموو دوای 3 مانگێک لە هەنگاونانی جێبەجێکردنی قانونەکە راپۆرتێک بداتە پەرلەمانی کوردستان واتە لە مانگی دا ئێمە چاوەڕێیەکەین حکوومەتی هەرێمی کوردستان و راپۆرتەمان بداتێ سەبارەت بە چۆنێتی جێبەجێکردنیشی ئەلبات هەموو لایەکمان نەزانین کە قانونێک دەرچووە چێتە حکوومەت سەرتا لە ئەنجومەنی وەزیران پەیڕەوی پێ دەرەچێ پاشان ئەم پەیڕەوە چێتە وەزارەتەکان ڕێنمایی و تعلیماتی پێ دەرەچێ ئەم هەنگامانەی بڕیوە و ئێستا کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە قانونەکە سەبارەت بە بودجە ئێوازانن ڕێکارە پەیڕەوی قانونیەکانی بەو شێوەیە کە حکوومەتی ناوەند پرۆژەی بودجە ئامادەکات و ئێنێرێتە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی عێراق لەوێ مسادقاکرێت و ئەکرێتە قانون بە دڵنیاییەوە فترێکی زۆرە وەفدەکانی هەرێمی کوردستان لە بەغدان بۆی ئێستا هەر ئێستا ئەمەی کە ئێمە قسەی تیاکەین وەفدی تەکنیکی و فەنی و یا وەفدی تەکنیکی و هونەری ئێستا لە بەغان بۆ وردەکاری ئێمە ومێدێکمان بەوە هەیە ئەم فترەی کە لە بەردەستمانە ماگانە حکوومەتی ناوەندی ئەو بڕێ کە دیاری کردووە کە بریتە لە 320 میلیارد دینار بنێرێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵامەوەی کە هەیە پشکی هەرێمی کوردستان لە بودجەی 2021 حکوومەتی عێراقیە پارێزراوە بێت و پشکەکەمان دیاری بێ و بەرچاومان ڕوون بێ هەرێمی کوردستانی بەرچاوی ڕوون بێ پشکەکەی چەنە تاوەکو حکوومەتی هەرێمی کوردستانیش لە کۆتایی ئەم ساڵا کە یەکێک بۆ لە داواکاریەکانی لیژنەکەمان
پرۆژە بجە بنێرێتە پەرلەمانی کوردستان دیارە بەتەشید بەپێی دەستور وایە بەڵام هەرێمی کوردستانیش بۆ حکومەت کە هەل بە پێڕێکاری دەستەکان دەسەڵاتی پێی دراوە بە هەرێمی کوردستان سەلاحەتی ئەوەی هەیە کە سەردان بکات و چاودێری بکات و هەڵسەنگاندنیش بۆ ئیشوکارەکان بکات لە خاڵە سنووریەکان لە سەرەتا حکومەتی هەرێمی کوردستان ئەوەی ڕاگەیان کە ئەو بڕەپارەی کە لە بەردەسیاتی موچە بەو شێوەیەدات ئێمە ئەوە وەزارەتی دارایی پێویستە وەڵامی ئەوە باتەوە کە ئایا بۆ مانگی داهاتوویان ئەو مانگەی کە موچە ئادات بەردەستی حکومەتی هەرێمی کوردستان چۆنە وەزارەتی دارایی وەڵامی ئەو پرسیارابێت هەتا ئەندامی پەرلەمان بین و لێرە ئیشکەین و تا خولی داهاتووی پەرلەمان بەتەشید هەر چاودێریەکەین و بە دوهاسوو نەکەین بەڵام بۆ ئەمەیان بەتەشید سەردانی هەموو خاڵە سنووریەکانەکەین ڕەنگە لە چەند ڕۆژێک بتوانین سەردانی هەموو لایەکەن و زۆر سپاس بەخێر بن سەر چاوم